ئایا ڕوخسار ضرورەکەوە گۆرانی بێژ گرنگی بە ڕوخسار و بە جلوبەرگ و دەوری هەیە لە بەناوبانگبوونی گۆرانی بێژەکە زەرورە بەس ئەوڕۆ ینی هەر چاکەت پانتۆڕم لەبەر کردی و هاتیمە پرچشم دانەی قەی ناکە بەڵام قەزم لەوەیە نابی قسەی زۆر لەسەر مۆزوعی بکەم کە خۆم هیچ خۆم حاضر نەکردیە کافم کردیە چی شوارەکەم لە پرچم ماشەڵڵا ناماشەڵڵا لە تو عزیزی طبعا زۆر زۆر ئەساسە شیاکە بۆ گۆرانی بێژ زۆر ئەساسە خۆی بەڕای من وابزانم چەند شتێک زۆر گرنگە لە گۆرانی هەموو شتێک گرنگە آخر چەند شتێک لە بوارەکەی خۆی ینی لە ڕاستە لە بۆ هەموو مرۆڤەکان زۆر شتەیە کە زۆر گرنگە بیزانانی یاخود دەری ببڕێتین یاخود لە هەموو شتەکانەوە خۆی وابشان نەدەکە زۆر زانیاری هەیە بەڵام لە هونەرمەند لە گۆرانی بێژ ضرورەکەوە ڕوخسار یەکەکە لەویستە لە ڕوخسار جوانتر ئەوەیە کە بە بەردەوام لە گۆرانی گۆتن و لە موزیک ژەنین خەندەیەکی جوانت هەبی لەوە مۆسیقا دەڵێ یاخود مۆسیقا دەژەنی یاخود گۆرانی دەڵێ ئەگەر بینە سەر پرسیارێکی دیکە یاخود بینە سەر گۆرانیەکی دیکە نازانم ئامادە کردووە لە بۆمە لەبەرەوەی دەزانم گۆرانی حازرە هەر وەخت گۆرانی یەکێک لە شتە هەرە خۆشەکانی بۆ موزیسیەن بەڕای من ژەنینە ینی کو دەبیوانە بڵێن وەڵامە لێ نادەین و بێزارین شتیوانیە نانە بێزار بوون نا قەزدم لە ئەوە نییە قەزدم ئەوەیە لەوانەیە حەزیان لێبی حەزیان لێ بجێمان لێ بگرن قسەی گەورە بکەین ئێستا نازانم بەرهەمی دیکە حازرە گۆرانێکی دیە هەر گۆرانی خۆمە لە ئەلبومی نوێمە هاوار بە زاراوەی کورمانجیە وادینیە تێکستەکەی مامۆستا ناڵی خۆشناوە میلۆدیەکەی کاک چارچێلی برام داینایە پێشکەشتانی دەکەین ڕێز سلامان لە بۆ هەمویان لێرەوە فەرمون مامۆستایانی عەزیز
هوارلم تاکنگی شوبنا اکسیرو ملنگازه جیبوری بدردو کلا هوارلم تاکنگی شوبنا اکسیرو ملنگازه جیبوری بدردو کلا نما سبرو هدار دنیا تسپیر کره خدا ندیل ظالم شو زوج بی